لەم چەند ساڵی ڕابردوو کوێستان و لەوەرگاکان لە باڵەکایەتی بوونەتە هۆی دروستبوونی کێشە و ئاڵۆزی. دوو شەو لەمەوبەر چەند چەکدارێک دەچنە سەر ڕەوەندەکانی کوێستانی سەکران و لە ڕانەمەڕێکدا 32 مەڕ بە چەقۆ مردار دەکەن و 12 دیکەش بریندار دەکەن. یە مردووە 32 مار بوو، یە برینداریش 12 بوو. ساعت 8 شەوێ 50 نەفەر هاتیە بە سیلاحەوە، شەوانیان دەست و پێیان لە گرێدایە، شوانیان بردینە کەتینە ناو مەڕی 32 مەریان مردار کردووە، 12 مەریشیان بریندار کردووە. ئەو جەش شوانیان بردینەوە دووریان خستینە و ئەو جەش ڕۆیشتینە. لەسەر ئەم ڕووداوە لە دادگا سکاڵایان تۆمار کردووە و چاوەڕوانی بڕیاری دادگا دەکەن. دادگای ئێستا لێکۆلینەوەیە هەتاکو بڕیارە بتن ئەمەش چاوەڕێ. ئەو دوای ڕووداوەکە ئەمە پەنامان بۆ دادگا. پێمان خۆشە دادگا بێلایەنە بڕیار بدە و بڕیارێکی چونکە زۆر غەدرێکی گەورەمان لێکرایە. ئەگەر دادگا بڕیار نەدەتن یەکلا نەکەتەوە ئەومە کاردانەوەی خۆمان دەبیتن و کاردانەوەی تونمانیش دەبی بەرامبەر ئەو غەدرەی. ئێمە بەڕازەمەندی گوندی سەکران هاتینە. ئەوان مەڕێکەتمان لەگەڵان کردیە و ئەمە بە بڕیاری وان هاتینە. کوێستانەکان لەلایەن خەڵکی و گوندانەوە خاوەنداریەتی دەکرێت کە لێەوە نزیکن. ئەم ڕووداوەش خەڵکی گوندی سەکرانی نیگەران کردووە کە لە کوێستانەکانی ئەوان ڕوویداوە. ئێمە وەکو خەڵکی گوندی سەکران ڕێمان بۆ ڕەوەندانەدایە بێنە شوستانێ، هەر حەقی خۆشتین ئەمە حەقی مەیە ڕێیان پێ بدەین بێنە شوستانێ ڕەوەندەکان کە لەعانیژە ڕەوەندانە بە قسەی هاتینەوە غەدریان لێکردی غەدریان نالێکردینە لەبەر ئەوەی حەقی مەیە ئەمە شوستانێ بدەینە چیان نەدەینە چی حەقی خۆیت بە مافی خۆی ئەزانێ. ڕەوەندەکان چاوەڕوانی دادگا دەکەن بۆ تەشەنە نەکردنی زیاتری ئەم کێشەیەی کە لە کوێستانی سەکران ڕوویداوە. هەموو ساڵێک لەم وەرزەدا ڕەوەندەکان ڕوو لە ناوچە کوێستانیەکانی باڵەکایەتی دەکەن. هەموو ساڵێکیش ڕووداوی هاوشێوە لەم ناوچانە ڕوو دەدەن. بۆیە خەڵکو و ڕەوەندەکان چاوەڕێی دادگاکانن بۆ یەکلاکردنەوەی کێشەکان. پێشەوا مەحموود کورسات نیوز، گوندی سەکرانی دەڤەری باڵەکایەتی.